gelek birîndarên kotbûyerên Rojava de birîn bûne li Herêma Kurdistanê têne dermankirin û bi taybet yên teqînanê Rozê ku li bajarê Hesekê rû da. Birîndar û xizmên wan razîbûna xwe didine nîşan ji tîmên pizîşkiyên ku rewşa wan dişopînin. Xwana xwe çêt kirin tiştî bû. Hevalê mazût pê dikir, gûb kirin min. Bêje min lishaf kirin, qamişlo. Heft roja qamişlo mam, gozvedî mam me seqet bûma. Nedîşe ez meşim. Ez meşam digo nemeşe. Manîn vêdî. Got meşe zaçî. Got nemeşê şer tekevî. Baş hemû karê xwe pê tênin û قنجل. مقو قي دنيا خرابو يعني ما تفجير بحياتها خولو نديتي والله عي مقو عرضو عزمان فابو وحر زاروكك مو بقالي كيتشو راكنا قامشلو ومنظمات دي يعني وسروك تيد قوتبو يعني داري فكر يعني جنا خوش شار وساعتها وي خوش به سباسيا سروك مسعود برزاني تكم وامهاتن تدي امهاتن دهوكي ام تقريبا دروجا سيرو جامان مديت تحسن يعني زاروكي ما نبو يعني مديت انه زاروك ام ترسيان انه جدسي مهر انت بصراحه يعني ما قد هولير بلكي تشي تربه ام هاتن هولير والحمد لله رو زاروك ما يعني باش دبن پارێزگارê Hewlêrê Newzed Hadî seredana birîndarên Rojava kir û li rewşa wa pirsî û soz da wan ku hemû pêdawîstiyên wan bêne peydakirin. طبعا بەشێک لەو شەهیدانە کە لە حەسەکەوە هاتنە کوردستان لە دهۆک پێشوازیان لێکرا ئەوی پێویست بوو بۆیان کرایە دیای لەسەر داوای خۆشیان هەندێکیان هاتوونەتە ئێروکانە و داواش دەکەن ببینێنەوە بە تاکید دێروکانە ستاف و دام و دەستگەکانی حکوومەت لە وەزارەتی تەندروستی چ لێرە بیت لە دهۆک بی لە سلێمانی لە خزمەتیاندا دەبین ئەوی پێویست بی لە سەرشانمان بی بە تاکید بە واجبی خۆمانی دەزانین بە هەمووشیان کە خزمەتیان بکەن حتا ئەوەی کە پێویست دەکات داخوازی خێزانەکان کە ببینێنەوە وەکو ئەوانی دیکە لێروکانە کاری پێویست ئەنجام دەدرێت بۆمانەوەیان لە بۆ ئەوەی بتوانین خزمەتیان بکەین و کە لە ئەنجامی ئەم کارە تیرۆریستیدا بریندار بوونە. پشتی biryara serokatiya herêmê dergeh ji birîndarên Rojava re hateve kirin û guhdaneke baş bû wan tê kirin li xestexanên Herêma Kurdistanê. Swar Ehmed, Kanala Zagros, Hewlêr.